ناونانی شوێنە گشتەکان و قۆڕەخکردنیان بۆ لایەنێکی سیاسی دیاریکرا و لە هەرێمی کوردستان بەرگێکی حزبی بەسەر ئەو شوێنە گشتیانەدا کردووە و بووەتە هۆی قۆڕەخکاری سەرباری تەواوی قۆڕەخکارەکانی دیکە کە لە ڕووی دابەشکردنی پۆست و بەرپرسیارەتەکان و ئابووری و بازاڕەوە بەرچاو دەکەون. گۆڕینی ناوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی لەسەر داوای دامەزراوەیەکی حیزبی دەسەڵات یەکێک بوو لەو ڕووداوانەی سەرسامی و پاشان ناڕەزایی بەدوای خۆیدا هێنا. وەک چاودێران دەڵێن ئەم بڕیارە نەک تەنها دەبێتە هۆی سڕینەوە و لابردنی ناو و ناسنامەی جیانی شارێک بەڵکو و پرسیارگەلی جددی لەسەر ڕێکارە یاسایی و پرسە شارستانەکان و ڕێزگرتن لە مێژووی شارەکە دروست دەکات. یەکێک لە خاڵە هەرە جددیەکانی بڕیارەکە پێشگوێخستنی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانە، هەروەها نەگەڕانەوەیە بۆ پارێزگا و شارەوانی سلێمانی و دەستە بژێرانی شارەکە. دەستەی داکۆکیکردن لە سروشت و مڵکی سلێمانی دوای ڕاگەاندنی بڕیارەکە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردووەتەوە و تایدا دەڵێت گۆڕینی ناوی فڕۆکەخانەی سلێمانی جگەلەوەی دژی مێژوویەکی 241 ساڵەی شارەکەیە درۆی ئەو پەستن و پێهەڵدانانەش ئاشکرا دەکات کە ناوبەناو و بەتایبەتیش لە کاتی هەڵبژاردندا ڕاگەاندن و سەرکردەکان سلێمانی بە شاری شاران وەسف دەکەن. هاوکات بەشێک لە ڕەخنەگران باس لە مێژووی سلێمانی دەکەن و دەڵێن شار پڕە لە سەرکردەی سیاسی، ڕۆشنبیر و کەسایەتی گەورە، بۆیە مێژووی شارەکە درێژتر و گەورەترە لە مێژووی کەسایەتە دیارەکانی و سڕینەوەی ناوی سلێمانی لە تاکە دەواازەی نێودەوڵەتی خۆی وەک سڕینەوەی بەشێکە لە ناسنامەی شارەکە. هاوکات شارەزایانی کارگێڕی ئاماژە بەوە دەکەن کە ئەگەر ئەم هەنگاوە سەر بگرێت ڕێخۆشکەرە بۆ ئەوەی لە داهاتوودا چەندین دامەزراوە و شوێنی خزمەتگوزاری دیکە بەبێ گەڕانەوە بۆ دەستگاکانی هەرێم و ڕاوێژ بە خەڵک بە ناوی ئەم یان ئەو سەرکردەوە بکرێن. ئەمەش نیشانەیەکی مەترسیدارە بۆ قۆڕخکردنی دەسەڵات و سەپاندنی ئیرادەی حیزبی و تاکە کەسی بەسەر ئیرادەی گشتیدا. لە کاتێکدا شەقام و نەخۆشخانە و باخچەی کەم ماون کە بە ناوی کادیرە حیزبیەکانی حیزبی دەسەڵاتەوە نەکرابن. لەم بارەیەوە محەممەد سابیر بەرپرسی دامەزراوەی مام کە خاوەنی بیرۆکەکەیە بە توندی بەرگری لە بڕارەکە دەکات و دەڵێت ئەو دەستانەی دشی گۆڕینی ناوی فڕۆکەخانەی سلێمانین ناماقوڵیان کرد و کەیفی خۆیانە جەختیشی کردووەتەوە دەستاڵ ناگرن لەم هەنگاوەیان چیە حەدی هەیە ئەوە بکات. ئەم وەڵامە لەبری ڕوونکردنەوە و گفتوگویەکی کراوە زیاتر ڕەخنەگرانی تووڕە کردو وەکو سەپاندنی ئیرادەیەکی حیزبی بەرامبەر بە ناڕەزایەتیەکان و ڕای گشتی وێنەیان کرد. گۆڕینی ناوی فڕۆکەخانەی سلێمانی بۆ فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی تەنها گۆڕینێکی ناو نییە بەڵکو پرسیارێکی گەورەیە لەسەر ڕێزگرتن لە مێژوو، ناسنامەی شار، بنەماکانی حکومڕانی ڕەشید و هاوڵاتی بوون و یەکسانی لە مافە گشتەکان.